سڵاوی خوای گەورەتان لێبێ قوتابیانی خۆشەویست لەوانەیەکی دیکە لە فیزیای پۆلی 12 پێتان دەگەمەوە بەو هیوایە سوودەک بگێنم. لەوانەیە ئەوڕۆدا باسی کۆتا بابەتی بەشی شەشەم دەکەین بەناوی گواستنەوەی وزەیە کە بێگومان دوو دەرەجە لێ دێتەوە ساڵانە. ئەمە کاتێک لە شوێنێک وزەی کارەبا بەرهەم دێنین ئەوە وێزگەی بەرهەمهێنانی کارەبایە، ئەوە کارگەیە کە ئەوە باڵەخانەیە کە ئەوە شوێنی نیشتەجێبوونێکە ئەوە لادەیەکە ئەوە ماڵێکە. کاتێک کە ئەو وزەی کارەبایە دەگاتە لای ئێمە تەبعاً لە دەرەوەی شارەکان وزەی کارەبا بەرهەم دێتن کە ئەو ڕێگا دوور و درێژەی دەبڕیتن وزەی کارەبا بە فیرۆ دەچیتن. ئەها تەماشا ئەو پەیوەندی بکە وزەی گۆڕاو بۆ گەرمی بەوە ئەو لە بەرگریۆن پختۆرمان کرد ئەمان گۆ چیە ئی وزەی گۆڕاو بۆ گەرمی یاخود پێمان دەگوت وزەی کارکراو یاخود پێمان دەگوت وزەی بە فیرۆچوو هیچ فەرقی نییە. وزەی بە فیرۆچوو دەکاتە چ ئای دووجا جاران ئار جاران کات. بابەجان کات ئەمە دەبی 24 ساعت کار بەمان هەبی کاتەکە نەگۆڕا کەواتە هۆکاری بە فیرۆچوونی وزە لە کاتی گواستنەوە وزەی کارەبا دوو هۆکارە، یەکەمیان تەزوو دووەمیان بەرگر. وزەی گۆڕاو بۆ گەرمی وزەی بە فیرۆچوو ڕاستەوانە دەگۆڕێت لەگەڵ دووجای تەزوو. ئەگەر هاتوو تەزووی کارەبایی لە کاتی گواستنەوەی وزەی کارەبا زیاد بیتن ئەوە بڕێکی گەرمی زیاتر پیادەبی وزەیەکی زیاترمان فیرۆچیتن. کەواتە هەتا تەزووی کەمترکەینەوە وزەی گۆڕاو بۆ گەرمی وزەی بە فیرۆچوومان کەمترێتەوە. سایر ساڵەکان هاتبووە گۆبی ئەگە وزەی گۆڕاو تەزوو بەبریدا ئەوەندە کەم بکەینەوە بەبریدا ئەوەندە کەم بکەینەوە ئێدە دووجا دەکاتە 100 کەواتە ئەوە کەممان کردەوە. کەواتە وزەی گۆڕاو بۆ گەرمیەکە وزەی بە فیرۆچوو بە چ کۆلکەیە کەم دەکات بە کۆلکەی 100 کەم دەکاتن. هەروەها وزەی بە فیرۆچوو ڕاستەوانەشە لەگەڵ چێ لەگەڵ بەرگر کەواتە هەتا بەرگری زیادکەین بەرگری زیادبی وزەی گۆڕاو بۆ گەرمی زیاد دەکات هەتا بەرگری کەم بکەینەوە وزەی بۆ گۆڕاو بۆ گەرمی کەم دەبیتەوە. جا بابەجان ئەمە دەمانێت لە کاتی گواستنەوەی وزەی کارەبا کەمترین وزەمانی بە فیرۆ بچیتن. کاتە دەبی چ بکەین دەبی ئیش دەسا و دوو هۆکاری بکەم هۆکاری یەکەم و هۆکاری دووەم. چۆن ئیش دەسا و هۆکاری دەکەم دەبی تەزووی لە کاتی گواستنەوەی وزەی کارەبا تەزووی باو کارەبایە وزەی کارەبا بە تەزوویەکی نزم بنێرم کەواتە هەتا تەزوو نزم بی وزەی بە فیرۆچوو وزەی گۆڕاو بۆ گەرمیمان کەم دەبیتن. چۆن تەزووی کەم دەکەین بەهۆی ترانسفۆرمەرێکی بەرزکەرەوە ترانسفۆرمەر بەرزکەرەوە جیاوازی ئەرک بەرز دەکاتەوە ئەوە ترانسفۆرمەرێکی بەرزکەرەوەیە جیاوازی ئەرک بەرز دەکاتەوە و هەروەها تەزوو نزم دەکاتەوە. گوتمان لە بابەتی ترانسفۆرمەری پەیڕەوی یاسای ئۆم ناکە پەیوەندی نێوان جیاوازی ئەرک و تەزوو پەیوەندێکی پێچەوانەیە. کەواتە یەکەم هۆکار وا دەکەم لە کاتی گواستنەوەی وزەی کارەبا وزەی بە فیرۆچوومان کەم بیتەوە چییە ناردنی وزەی کارەبایەکە بە جیاوازی ئەرکەکی بەرز و تەزوەکی نزم بەهۆی چێ چەوی چێ دەکات ترانسفۆرمەرێکی بەرزکەرەوە. و هۆکارێکی دیکە پەنادەمە بەرەو ئاڕە ئیش دەسا ئاڕەکە دەکەم ئەو جارە ئار بزانم چ هۆکارێک کار دەکەتە سەر ئاڕی. ئار بەندە لەسەر چوار هۆکاران درێژی تەل ئەوە لەگە درێژی تەلی گواستنەوە لەگە درێژی تەلی ڕاستەوانەیە جارێکی دیکەشم باس کردیە. هەروەها ئار بەندە لەسەر چ پلەی گەرمی دیسان لەگە پلەی گەرمیش پەیوەندی بەرگر لەگە پلەی گەرمی ڕاستەوانەیە. هەروەها ئار بەندە لەسەر چ ڕووبەری پانەبرگەی تەل ئەو پێدرێن ئەی ڕووبەری پانەبرگەی تەل لەگە ڕووبەری پانەبرگەی تەل پێچەوانەیە. هەروەها هۆکارێک کەشمان هەیە کار دەکاتە سەبەرگری جۆری مادەی تەل. بابەجان ئەمن لە کاتی گواستنەوەی وزەی کارەبا ماڵی مالێکوانەیە کارەبایەکە لێرە بەرهەماتیە ئەمن پێویستە تەلێکی بەکاربینم ئەوەندە درێژ بیتن باشە ناتوانم دەستکات درێژی تەلەکەی بکەم لە هەر شوێنێکی بی کارەبا یەک لەو خزمەت گوزاریانەیە کە دەگاتە لای هاوڵاتی. شانازی بە حکومەتی خۆمان دەکەین کە کاری باشی کردیە ئەو گوندانەی کە لە زمانی حکومەتی عێراقی کارەبا نەبووە ئێستا کە حکومەتی هەرێمی کوردستان کارەبایی لە بۆ هەموو گوندەکان ناردیە. یعنی تا من گوند دەزانم گوندی دیکەی لێبیتەوە کارەبا لە بۆوانش ناردیە. یعنی مەبەستم چێ لێکاندا مەبەستم ئەوەیە لێرات لە هەر شوێنێکی ئەو کوردستانە بژی ئەو وزەی کارەبا دەگاتە لای تو یعنی بەقەدەر ماڵەکەی تو لە شوێنی بەرهەمهێنانی کارەبایەکەی تەلت لە بۆ
ڕاکشایە کەواتە ناتوانم دەستکاری درێژی تەلەکەی بکەم هەروەها پلەی گەرمی کەشوهەوا بەدەستەمە نییە ناتوانم دەستکاری پلەی گەرمیش بکەم بەڵام خۆ دەتوانم دەستکاری ئەوەیان بکەمەها ئەوە ئەو تەلەی کە بەکاری دەینەم ڕێگای دووەم بۆ ئەوەی وزەی بە فیرۆچوو کەم بکەینەوە تەلی ئەستور بەکاربینین تەلی ئەستور بەکاردێت ئەو کێبلانە کارەبای دەگوازنەوە تەلەکان چنە ئەستورن کە ئەستور یعنی ڕوبەریان زۆرە ڕوبەری زۆربی بەرگری کەم دەبیتن کە بەرگریش کەم بوو وزەی بە فیرۆچمان کەم دەیتەوە ئەو هۆکاری دووەم هۆکاری سێەم جۆری مادەی تەلەکە ئەو تەلانە لە مادەی گێنە دروستکران بەڵام هەموو گێنەرێک هەمان بەرگری نییە بۆ نمونە ئەگەر هاتوو ئاسنمە هەبی بەرگری ئاسن گەورەیە ئەگەر تەلەکە لە ئاسن دروستکرا بەرگێکی زۆری هەیە ئەگەر تەلەکەمان لە مسی دروستکراوی بەرگەکە لە چاو ئاسنی کەمترە ئەگەر هاتوو تەلەکەمان لە ئەلەمنیۆم دروستکرابی چکو بە پێی جۆری مادە تەلەکە بەرگەکە دەگۆڕێتن بەرگری ئەلەمنیۆمی کەمترە ئەلەمنیۆم پێ دەڵێن فافۆن ئەمە لە ژیانی ڕۆژاندا کەواتە هۆکاری سێیان لە بۆ ئەوی وزەی بە فیرۆچوو کەم بکەینەوە تەلەکانی چ تەلەکانی گواستنەوە لە مادەیەک دروست کرابێت کە بەرگری تایبەتیان کەم بێت بابەجان توانم بکەینە پرسیارێک بەکام لەم ڕێگانی خواردتوانین لە کاتی گواستن وزەی کارەبا وزەی بە فیرۆچوو کەم بکەینەوە ناردنی وزەکە بە جیاوازی ئەرچی بەرز و تەزوی نزم بەهۆی ترانسفۆرمەر بەرزکەرەوە ئەی بی تەلی ئەستور بەکاربینین سی ئەو تەلانەی گواستنەوە لە مادەیەک دروستکرابێن کە بەرگری تایبەتیان کەم بێتن دی هەموو ئەو ڕێگانە دەبێت ئەوەی کە لە کاتی گواستن وزەی کارەبایەکە وزەی بە فیرۆچمان کەمیتەوە جا ئەو کارەبایە کە دەنێرین گوتمان بە جیاوازی ئەرچی بەرز دەکرێت جیاوازی ئەرکە بگاتە 230,000 ڤۆڵت 230,000 ڤۆڵت بەڵام چەند جارش کە باسمان کردی ئەو کارەبای کە ئێستاما بەکاری دەینین لە شوێنی بەکارهێنانی پێویستە کارەبای عێراق گوتمان چەند بی 220 ڤۆڵت بی لە هەر شوێن لە شوێنانەی کاتوو بەکاردێنی 220 ڤۆڵتە جا ئەو کارەبای کە دێتە ناو شاری لە ناو شاریش وێزگەمانێ پێ دەڵێن وێزگەی دابەشکردنی کارەبا ئەو وێزگانە ڕۆڵیان چییە؟ ڕۆڵیان ئەوەیە ئەو کارەبا ڕێڕەوە دوورەکەی شوێنە دوورەکەی بڕی هاتە ناو شاری دەمانەوێت چ بکەین ئەو ڤۆڵتیەی دابەزێنەوە بگۆڕ پێ دەڵێن بگۆڕماندانە بگۆڕان چێ یعنی ئەو ڤۆڵتی دەگۆڕی دەبی ئەو ڤۆڵتەی کەم بکەینەوە بۆ نمونە لێکوانە بە چێ ڤۆڵتی کەم دەبێتەوە نزم دەکەینەوە بە ترانسفۆرمەری نزمکەرەوە کەواتە تەنها لە شوێنی بەرهەمهێنانی وزەی کارەبا ئەو ترانسفۆرمەر ئەو مەحەویلانەی کایتمان ترانسفۆرمەری بەرزکەرەوەنا بەڵام لە شوێنی دابەشکردن ترانسفۆرمەری نزمکەرەوە بەکاردێتن ئەوە جیاوازەکەی نزم دەکاتەوە لەوانەیە بگاتە 100,000 ڤۆڵتی هێشتانەکە ئەوە پێی دەڵێن چ زەخت العالی ئەوانە پێیان دەڵێن زەخت العالی جیاوازەرکی بەرز کەواتە دیسانەکە کە دێتە ناو گەڕەکەیت و کۆمەڵێک ماڵ ترانسفۆرمەرەکان لە بۆ دانرایە ئەو 100,000 ڤۆڵتەی ئەو جار لۆمان دەکاتە چەندی لۆمان دەکاتە 220 ڤۆڵت بەهۆی چێ بەهۆی ترانسفۆرمەری نزمکەرەوە هەتا ئێستا نهاتێتەوە دەکرێت وێنەیەک بداتێ ئەو ترانسفۆرمەر دەبێت چ جۆرەک بی مادام لەکن وێزگە بەرهەمهێنانی کارەبایەکەوێ دەبێت ترانسفۆرمەرکی بەرزکەرەوە بی بەڵام لە شوێنی دابەشکردن و لە شوێنی بەکارهێنان دەبێت ئەو ترانسفۆرمەرانی کە بەکاردێتن دەبێت ترانسفۆرمەرەکەمان نزمکەرەوە بیتن ئەوە لێکوانە نووسرایا بابەجان ڕێگا و شتەکان نووسرایا جا هەتا وزەیەکی کەمترمان لێ بە فیرۆچی بتن ئەوە چوستیمان زیاترە دەستەواژێکمان هەیە پێ دەڵێن چوستی گواستنەوە یاساکەی چییە؟ دەکاتە توانای گەیشتوو لەسەر توانای نێردرا و جارانی سەد هەر بەس یاساکەی بزانیت پێناسەشی دەزانین چوستی گواستنەوە چییە؟ چوستی گواستنەوە بریتیە لە ڕێژەی سەدی ئەو کەرتەتکردە ڕقم جارانی سەد دەکاتە بە ڕێژەی سەدی دەرچێتن ڕێژەی سەدی نێوان چێت توانای گەیشتوو لە شوێنی بەکارهێنانی بۆ توانای نێردرا و لە شوێنی بەرهەمهێنانی ئەمە ئەو توانایی کە دەگاتە لای ئێمە ئەو توانایی کە دەگاتە لای ئێمە پێ دەڵێن توانای گەیشتوو هێمای گەی لە بۆ دادنین یەکسانە بۆ توانایی کە نێردراوە لە هەریەکە تا من پرسیم نێردراویش ئێنی لە بۆ دادەنێم دەڵێن ناوەڵە مامۆستا یەکسان نییە دەڵێن لەبەر چ ئەتەری مامۆستا لەبەر ئەوەی لە کاتی گواستنەوەکە هەندێکی لێکەم دەبیتەوە لێکەم دێتەوە چکو دەڵێ بەشێک لە تواناکەی لێ بە فیرۆ دەچی بە فیرۆچوش بێچێ بۆ دادەنێم کەواتە ئەوش بۆ یاسا توانای گەیشتوو یەکسانە بە توانای نێردرا و کەم توانای بە فیرۆچوو
خۆ ئێستا کە لە جای توانە گەیشتووەکەی دەتوانم ئەو بڕێدانێمەوە هەمان ئەو پەیوەندە دروست دەبێتن و ئاگادار بە توانای نێردراو ئەوە توانای نێردراو چەند ناوە چیە دەبی ئەو مرادیفانە بزانی توانای نێردراو توانای ئامێرێک وزەیەک تواناکەی توانای کۆلی ناوەندی عنی دووش بە بیرمایە توانای دەرچوو لە شوێنی بەرهەمهێنانەکەی تواناکە دەردەچیتن باشە ئەوانە هەموو مەبەستی توانای نێردراوە دەکاتە تەزوو جاران جیاوازی ئەرێک بەڵام ئەوە لە بەرگری ئۆلیمپیکیش باسمان کرد توانای بە فیرۆچوو دەکاتە ئای دووجا ئار لە بیر نەکەی ئەگەر تەزووی گوتی تەزووەکمانەیە ئەو تەزووە مەبەستی کاریگەرە بەڵام ئەگەر ناوی هینا بۆ نەگەورەترین نابی لە یاسای توانای فیرۆچوو تەزووە کە تەزووی گەورەترین بی دەبی کاریگەر بی چکە بیر مابی دەمانگوت تەزووی کاریگەر نرخێکی تەزووی گۆڕاوە هەمان ئەو گەرمێ دروست دەکات کە تەزووێکی نەگۆڕ لە هەمان ماوەدا پەیدای دەکاتن کەواتە چ برێن توانای بە فیرۆچوو چ برێ گۆڕا بۆ گەرمی چ برێ کارکراو یە قسێ دەکاتە ئای دووجا ئار ئەو پەیوەندیانە مەزبوط کە پرسیاری پێ هەڵ دەکەین کۆمەڵێک پرسیارمانە سەری هەیە جاری وا پرسیاری حسابی هاتیتەوە لەسەری پرسیاری 1 و 2 لە ڕاهێنانی 6 تا دەگەڕێمەوە سەر نمونەکەی هەڵ دەکەین پرسیارەکان پەیوەندیان پێکەوەیە لەبەر هەندێ لە باکاتیدا لە بۆت هەڵ دەکەم بزانین با دراوەکانی بنووسم بزانین دەڵێت چێ دەڵێت توانای بە فیرۆچوو پرسیاری یەکەم ئەوە پرسیاری یەکەم توانای بە فیرۆچوو لە شێوەی گەرمی هەژمار کە چەندین جارە پرسیار هاتەوە توانای بە فیرۆچوو هەژمار بکە چەندە ئەگەر هاتوو بەرگری تەلەکەی 120 ئۆم بێتن و هەروە تەزوێک هەناوی تەزوەکەی نەگوتێ گوتم کە ناوی نەگوت مەبەستی کاریگەرە تەزوێک بە تەلەکەیدا تێپەڕ دەبێتن تەزوەکە 50 ئەمپێرە کوراوە هەر ئاو خواردنەوەی بەسیت دەرێم چێ دەرێم توانای بە فیرۆچووەکە دەکاتە ئای دووجا ئار دەکاتە 50 دووجا جارانی 120 ئەوەی بکەمە ڕقم دەکاتە 300,000 لە بیر نەکەی توانا بە وات دەپیرێتن باشە 300,000 وات بەڵام زۆربەی جارەکان لە وزاری کە توانای بە فیرۆچوومان لێ داوا دەکاتن تەمەشای هەڵبژاردنەکان دەکەم بە کیلۆوات دایتێ من ئەتوو پێشگریی زیادکەی فێر بووە دابەشی دەکەی نرخی کیلۆ 1000 دابەشی 1000 کەم ئەو کاتی توانا بە فیرۆچووەکە دەکاتە چەند دەکاتە 300 کیلۆوات تەمەشای هەڵبژاردنەکان دەکەم ئەگەر بە واتیدا ئەمن چاڵ دەبژێرم 300,000 وات یاڵ دەبژێرم بەڵام ئەگەر هاتوو بە کیلۆواتیدا بڵاوژانەکان دەیکەمە کیلۆ 300 کیلۆواتی ئەڵ دەبژێرم ئەوە پرسیاری یەکەممان بوو پرسیاری دووەم دەرێ ئەگەر وزەیەک تواناکەی تازە پێتم گوت ئامێرێک تواناکەی وزەیەک تواناکەی توانای کۆی ناوەندی توانای نێردراو توانای دەرچوو ئەوانە هەموو مەبەستی توانای نێردراوە وزەیەک تواناکەی یعنی چمانە یعنی توانای نێردراوم هەیە 3 مێگاواتە بە تەلەکەی پرسیاری یەک گوتمان هەر پرسیارە گوتی پرسیارەکەی پێشووتر ئەوە لەو پرسیارێک کە چمان هەبووە چمان دۆزیتە توانین بەکاربێین تەلەکەی پێشوو بەرگرێکی هەبوو تەزوێک پێ تێپەڕ دەبێت توانای بە فیرۆچوومان تێدا دۆزیوە دەرێت توانای گەیشتوو هەژمار بکە توانای گەیشتوو هەژمار بکە و هەروەها چوستی گواستنەوەش بابەجان چوستی بێیەکەیە چووکە دەکاتە توانای گەیشتوو ئێستا توانای نێردراو هەردووچیان واتەکان کوردێتەوە چوستی یەکەی پێوانەی نییە ئەوە چوستیەکەی دەوێتن بە ڕێژەی 100 چوستی تەمان تەمەشاکە بزانە چۆن توانای نێردرا دۆزمەوە پەیوەندیەکمان هەبوو دەمانگوت چێ دەمانگوت توانای گەیشتوو یەکسانە بە توانای نێردراو کەم توانای بە فیرۆچوو توانای گەیشتووەکەمان 3 مێگاواتە یعنی 3 جاران دەتوان 6 واتە 3 جاران دەتوان 6 کەم توانای بە فیرۆچووەکەشمان پێشتر دۆزی بووە بەڵام دەی بەوات بەکاربینم باشە 300,000 واتە ئێستا کە توانای گەیشتووەکە لە بۆمان دەردەچیتن کە داواکراوە دەکاتە 2.7 جارانی دەتوان 6 وات ئەوە توانای گەیشتووەکەمان دۆزیوە خۆ دەکرێت بەس داوای توانای گەیشتوو لێ بکاتن لە هەڵبژاردنەکانش بە مێگاوات لێ داوا بکاتن ئەو کاتی ئەو بڕێی دابەشی مێگای دەکەم کە دەتوان 6 ئەو کاتی دەرم توانا گەیشتووەکە دەکاتە 2.7 مێگا وات
ئەوە داواکاریەکیمان دۆزیوە داواکارێکی دیکە لەو پرسیارەی دەرێ ئایا چوستی چەندە چوستی یاسای چوستی چ بوو چوستی دەکاتە ڕێژەی سەدی ڕێژەی سەدیە لە نێوان چێ توانای گەیشتوو بۆ توانای نێردراو توانای گەیشتووەکەمان هەژمار کرد 2.7 جاران توان شەشە ئەوە 2.7 جارانی دەتوان شەش دابەشی توانای نێردراوەکەشمان 3 جاران دەتوان شەشە ئەوە 3 جاران دەتوان شەش دەبی ئەنجامی ئەو کەرتەی جارانی چەندی بکەین جارانی سەدی بکەین هەتا ببیتە ڕێژەی سەدی ئەوەی دەکەی ڕقم با خوتۆکی زیاترکەین ئەو ژمارە دابەشی ژێرەکە دەکاتە 0.9 جارانی لە سەدا سەدی دەکەم چونکە چوستی بە ڕێژەی سەدی بی ئەو کاتی چوستی گواستنەوەکە لەو پرسیارەی دەکاتە لە سەدا 90 ئەوە لە سەدا 90 چوستیش بەیەکەیە ئەلێرە پرسیارەکە کۆتایی پێات بەڵام ئەگەر برێم ئایا ڕێژەی سەدی توانای بە فیرۆچوو چەند بووە وانیا ڕێژەی سەدی وزەی بە فیرۆچوو چەند بووە بیکە قاعیدە ڕێژەی سەدی وزەی بە فیرۆچوو ئەوە سەدا 90 گەیشتی ئەدی سەدا چەند بە فیرۆچوو سەدادا دەکاتە چ دەکاتە سەدا سەد کەم چوستی ئەوە لە خۆت بیزاناتە سۆفکرێ ناتەوە کەم چوستی سەدا سەد کەم سەدا 90 دەکاتە چەند دەکاتە سەدا ئەگە لە پرسیارەکەی بە تو برێ ئایا سەدا چەندی وزەکە بە فیرۆچووە دەڵێن سەدەی وزەکە بە فیرۆچووە سەدا 90 گەیشتە واتە سەدەی بە فیرۆچووە دەچمە سەر نمونونەکەی بابێنە سەر نمونونەکەی نمونە شەشی تا بزانین دەڵێت چ نمونونەکەمان دەڵێ وێزگەیەکی بەرهەمێنانی وزەی کارەبا توانای کۆلی ناوەندی توانای کۆلی ناوەندی یعنی چ یعنی توانای نێردراو توانای کۆلی ناوەندی 1 مێگاواتە ئەو وێزگە تواناکەی بۆ شارێک دەنێرێت بەهۆی لە خۆش پێدرێ ئەو توانای دەنێرێت ئەوە توانای کۆلی ناوەندی توانای نێردراو بەهۆی تەلێکەوە کە بەرگریەکەی 10 ئۆمە بەرگری تەلەکەی 10 ئۆمە لەژێر جیاوازی ئەرێک گوتمان کە توانای وزەی کارەبا دەنێن بە جیاوازیەکی بەرز دەنێرێن چەندە یەک جاران توان 5 یعنی 100,000 ڤۆڵت باشە ئەوە یەک جاران دەتوان 5 ڤۆڵتە چوستی چەندە ئەمە چوستی هەمجان دەنووسم ئەتیادیە چوستی داواکراوە چەندە بزانە یەک پەیوەندیم هەیە کە چوستی تێدا بیتن لە بۆ نووسیتەوە چوستی گواستنەوە یاساکەمان چییە چوستی دەکاتە ڕێژە بەڵام ڕێژەی چ ڕێژەی سەدی لە نێوان چیە توانای گەیشتوو لەسەر توانای نێردراو ئەوە توانای نێردراومان هەیە 1 مێگاواتە واتە یەک جاران دەتوان 6 وات ئێستا کە دێمدا دەنێمەوە چوستی گواستنەوەکە ئەوە یەک جاران دەتوان 6 ئەوەش ڕقەمە لە سەدا 100 ئێستا ئەم توانای گەیشتوم دێونە دەبێت بچم توانای گەیشتووی ئامادەکەم توانای گەیشتوو چییە توانای گەیشتوو یاساکەی دەکاتە چێ دەکاتە توانای نێردراو کەم توانای بە فیرۆچوو توانە نێردراوەکەمان 1 مێگاوات بوو یەک جاران دەتوان 6 کەم بەڵام توانای بە فیرۆچوو نییە ئەی توانای بە فیرۆچوو دەکاتە چێ توانای قسەی ڕادەکێشی ئەوە توانای بە فیرۆچوو دەکاتە ئای دووجا ئار ئێوەتە ئاڕەکەمان هەیە بەرگری تەلەکان دەیە بەڵام ئایم نییە ئای کو دەدۆزمەوە جاری واشە قوتابی لەو پرسیارێکی دروزەکە زۆرم پێخۆشەکە و پرسیاری دروزەکەم جاران بزانە درێ مامۆستا ئارم هەیە ڤیم هەیە بە یاسای ئۆم دەدۆزنەوە نەخێ لێکوانە نابی ئەدی نەمانگۆ لە ترانسفۆرمەری پێڕەوی یاسای ئۆم ناکات دیقەت کێ باشە بە یاسای ئۆم نەچی بیدۆزیوە ئەدی کا یاسای دیکە مامۆستا ئەدی نیتمان یاسا توانای نێردراو دەکاتە ئای جاران ڤی ڤیەکەم هەیە توانای نێردراومێ ئایەکەی پێ دەدۆزمەوە کە ئایەکەم دۆستەوە گرەیەکانم هەموو دەبیتەوە دەڵێم چێ توندیتە زوو دەکاتە توانای نێردراو لەسەر جیاوازی ئەرێک توانای نێردراوەکەمان یەک جاران دەتوان 6 جیاوازێرکەشمان یەک جاران دەتوان 5 بیکەینە ڕقم بەڵام قەت لە بیر نەکەی کەوانێ لە ژێرەوە نەکەی توندیتە زووەکە دەکاتە 10 ئەمپێر ئەوە 10 ئەمپێر ئێستا کە تەزوم دۆزیوە دێمدا دەنێمەوە ئەوە
دووجا جارانی بەرگێکێکم توانای بە فیرۆچووەکە دەکاتە 1000 وات دەکرێت لە پرسیارەی بەس توانای بە فیرۆچووت لێ داوا بکاتن دەرێن 1000 وات ئەگە بیکردنە کیلۆش دابەشی 1000 دەکردن دەکاتە 1 کیلۆ وات ئێستا کە توانای نێردراوە کەم توانای بە فیرۆچوو کە 1000 ئەوە دەکاتە چەند دەکاتە 0.9 جارانی دەتوان بزەبت 0.99 جارانی 999 جاران دەتوان 6 دەرەچیتن بۆ وات ئەوە توانای گەیشتوو دەکرێت ئەو توانای گەیشتوو بە تەنها لێ داوا بکاتن ئەو کاتی ئەو ڕقەمی هەڵدەبژێنم ئەگەر بە مێگاواتشیدا دابەشی دەتوان 6 دەکەم دەکاتە 0.999 مێگاوات ئێکە توانای گەیشتم دۆزیوە 0.999 جاران دەتوان 6 دابەشی 1 جاران توان 6 دەکەم چوستیەکەمان لە بۆ دەرەچیتن 0.999 جاران ئەوەی بکە ڕقم ئەو یەکەم زاکەتەکەی بکە ڕقم ئەجە دوای دەبی جارانی چ بکەم جارانی سەدی بکەم هەتا بیتە ڕێژەی سەدی ئەو کاتی چوستی گواستنەوە کە دەکاتە لە 99.9 کەواتە وزەیەکی زۆر کارەبا گەیشتیا وزەیەکی زۆر کەم بە فیرۆچوو هەتا چوستی گواستنەوە بەرزتر بی وزەی بە فیرۆچوو کەمتر دەبیتن ئەوەش نمونونەکەمانە نمونونەکە ئاتەن گوتمان هەموو پەیوەندەکانی پێجێوەجێکردین ئەگەنا ئەو مەشتە پێ حازر ناکاتن حازرکردنەکەشی ئاسانە تەنها یاسا لەبەربی ئیشت ڕاناوەسیتن پرسیارێکی دیکەم لە هەڵبژاردی پرسیاری هاشت لە هەڵسەنگاندنی باش پرسیارێکی جوانە چەند جارە کاتۆ لە وزاری دەڵێت گەورەترین نرخی تەزوو و جیاوازیارێک ئەوە چی دایتە من گەورەترین نرخی تەزوو دایتە من تەزووی مەگزیمەمە دایتە من واروها گەورەترین جیاوازیار چیە دایتە من توانای کارکراو چەندە توانای کارکراو وشەی توانای کارکراو یعنی توانای بە فیرۆچوو چەندە ئەوە هەڵبژاردنی دایە یاسامان هەیە توانای بە فیرۆچوو دەکاتە ئای دووجا ئار کە ئای دووجا ئەوتە ئای بەڵام ئاگادار بە ئەو لە خۆی پێ دەرێ گەورەترین نرخە دایتمەتوو ئەما گوتمان لۆ توانای بە فیرۆچوو دەبێ ئەوە کاریگەر بی کەواتە دەبێ ئەو تەزوە گەورەترینی بکەمە کاریگەر چۆن ئاسان تەزووی کاریگەر گچەکەم دەوێ گەورەکەم لە بەردەستیە پەیوەندی نێوانیان چ ڕەجیدی بوو بیکەمە گچکە دابەشی ڕەجیدووە کەواتە 3.5 دابەشی ڕەجیدوی دەکەم لە بۆمان دەرەچیتن ئەوە تەزووی کاریگەرەکە دەکاتە 2.5 ئەمپێر ئەوە دەکاتە 2.5 دادەنێمەوە 2.5 بەڵام ئاگادار بە ئەو 2.5 چیە دووجایە جارانی بەرگر بەرگریش دەدۆزمەوە هەم بەو دوای بەرگری دەدۆزمەوە ئەدی بەرگر یاسای ئۆم ناکاتە ڤۆڵتیە گەورەترین لەسەر تەزووی گەورەترین ئەدی مامۆستا نەگوت پێڕەوی یاسای ئۆم ناکە کارێکوان باس ترانسفۆرمەری کرایە خۆ باس ترانسفۆرمەر نەکرا گوتم ئەگە باسی ترانسفۆرمەری کرا پەیڕەوی یاسای ئۆم ناکە باشە ڤۆڵتیە گەورەترینەکەمان 340 تەزووی گەورەترینەکەشمان 3.5 340 دابەشی 3.5 دەکەین لە بۆمان دەرەچیتن بەرگەکە دەکاتە 97 ئۆم 97 ئۆم دەکات ئێستاکە توانەوی فرۆچوو دەکاتە کە تەزووی کاریگەر دووجا جارانی بەرگر لە بۆمان دەرەچی بە نزیکەی دەکاتە 600 وات کاتە لقی بایەکەی هەڵدەبژێرم چەند جارێکی لە وزاری ئەو پرسیاریان هاتیتەوە پرسیارش کەم لە هەڵبژاردی کە ئەو پرسیارە گوناعە هەتا ئێستا نهاتیتەوە هەتا ئێستا نهاتەوە غەدیانێ کردیا زۆر تاکیدی بکەوە لەسەری کە قابلی ئەوێ بێتەوە گوناعە غەدری لێکرایە دەڵێ چێ دەڵێ دینەمۆیەک تواناکەی ئامێرێک تواناکەی مۆلیدەیەک تواناکەی دینەمۆیەک تواناکەی کەواتە ئەوەی دایتە من چیاوە تواناوە لە کوانراوەکان نووسیا توانای نێردراوە تواناکەی چەندە 5 جاران دەتوان 3 کیلۆواتە کیلو یەکەم لابردیە جاران توان سێم کرێت دەتوان سێگە دەتوان سێ دەکاتە دەتوان 6 توانای نێردراوەش پێ دەن توانای دووەمیش ئاساییە جیاوازی ئەرچی دەرچوو یعنی دووەم جیاوازی ئەرچی دووەمەکە چەندە 510 کیلۆ ڤۆڵتە کیلو یەکەمان لابردیە جاران دەتوان سێم کردیان هی تێچوو یعنی 4500 ڤۆڵتە کارەبایەکە دووری 6.4 جاران توان 5 مەتری دەبڕێت کاتێک کارەبا دوورێکی دەبڕێت ینی بەقەدە درێژی تەلەکەی دووری دەبڕێت هە کاتێک بیکە قاعیدا دووری بڕاوی کارەبا ینی چێ یعنی درێژی تەل باش ئەوە درێژ تەلەکەمان نووسیوە
دراوە چەند جوان دێتێت و بەرگر لە یەکەی درێژی بەرگر لەسەر درێژی بڕەکەی چەندە 4.5 توان ناقسار هەر بەیەکەش بزانە ئەومەکە ئی بەرگەکەیە لە ژێرەوەش مەترەکەمان هەیە مەترەکە ئی ژێرەوەیە ژێرەکەمان چیە درێژیە دەرێ لە قیالف بە هەمان داواکاری لە قیالف حەل دەکەین توانای بە فیرۆچوو لەسەر تەلەکە لە کاتی گواستنەوەی چەندە یاسایەکمان هەیە دەرێم توانای بە فیرۆچوو دەکاتە ئای دووجا ئار ئێستا دەبی ئارش نەبەردەستی بی ئاش نەبەردەستی بی باشە ئاڕەکە ئاسانە بەرگر بۆ یەکەی درێژیمان هەیە کە دەکاتە چەند بەرگری بۆ یەکەی درێژی 4.5 جاران توان ناقص 4 4.5 جاران دەتوان ناقص 4 ئێخوا من درێژەکەشم هەیە ئار لەسەر ئێڵەکەشمان نرخێ چەندە 6.4 جاران توان 5 6.4 جارانی دەتوان 5 یەکسانە بە چێ یەکسانە بە 4.5 جاران دەتوان ناقص 4 ئێستاکە ئەوە ژێرەکە یەکە دوولا دونیاوەندە چ بکەین بەرگرەکە دەکاتە ئەو بڕە جارانی ئەو بڕە بەرگرەکەم لە بۆ دەرەچیتن 290 ئۆم ئەو بەرگرم ئامادە کرد ئەوە دەکاتە 290 جارانی تەزوم نییە باشە ئێستاکە توانای کۆلی ناوەندیم هەیە جیاوازیەرکی ناوەندیم هەیە بۆ پەیوەندی توانم تەزوی بدۆزمەوە برێم توانای کۆلی ناوەندی دەکاتە ئای جاران وی کۆلی ناوەندی دەرچوو ئایەکە دەکاتە چێ دەکاتە توانای نێردراو لەسەر ڤیت و توانای نێردراوەکەمان 5 جاران دەتوان 6 واتە 5 جاران دەتوان 6 جیاوازی ئەرچی دەرچووەکەشمان 510 جاران دەتوان 3 510 جاران دەتوان 3 ئەوەش دەکاتە چێ تەزوەکە دەکاتە 9.8 ئەمپێر ئەوە تەزوشم دۆزیوە 9.8 دووجا 9.8 دووجا دەکەم جارانی 290 دەکەم لە بۆمان دەرەچین 27851 وات ئەوە توانایم دۆزیەوە دەکرێتن توانای بە فیرۆچوەکەمان دۆزیوە دەکرێت لە هەڵبژاردنەکان بە نزیکەی بە کیلۆوات بداتێ بە کیلۆوات کە بمداتێ ئەمیش دەیکەمە کیلۆ بۆ نە پێشگیری کیلۆ لە بۆ زیادکەم دابەشی هەزاری کەم ئەو کاتی دەکاتە 27.851 کیلۆوات بە نزیکەی توان برێن بە نزیکەی 28 کیلۆ وات دەکاتن ئەوە پرسیاری 51 کە گوتمان هەتا ئێستا نهاتەوە ئەوە هەموو ئەو بابەتانە بوو کە لە بەشی شەشەم باسمان کرد بەشی شەشەم ڕاستە بەقەدەر دوو بەش حیسابی لە بۆ بکە چەند جار کە باس کردیا بەندی یەکەم و بەندی دووەم بەشی شەشەم حیسابی بەشەکی لە بۆ بکە بەقەدەر بەشەکیش دەرەزێتەوە بەندی شەشی سێش حیسابی بەشەکی لۆ بکە و بەقەدەر بەشەکی بابەت و دەرەجێ لێ دێتەوە بە هیوام سوودەکەم گەیان بێتن لە بۆ ئێوەی بەڕێز